وەک ئەرکێکی نیشتیمانی پێویستە هاوکاری خوشکوبرە ئاوارەکانمان بکەین لە ڕۆژئاوا. گرنگترین هەڵوێست گەیاندنی یارمەتی پێویستە بۆ خوشکوبرە ئاوارەکانمان لە ڕۆژئاوای نیشتیمان. بۆ مناڵێ تەرمیدایکی خۆی بەجێ دێڵێ و ئەچێ، ئاسمان دەگری مەلان دەگرین بەسەردارانەوە، دەنگی تۆپ و تیری دوژمن دێ لە شوێنی کۆچەوە، جێهەواران وا بەدەستی سووری زۆردارانەوە، جێهەواران وا بەدەستی سووری زۆردارانەوە. ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان سنتەری چالاکی گەنجانی کەلار و ڕێکخراوی فریادڕاست ڕێکخراوی CDO لەگەڵ ژمارێک خۆبەخش هەڵساین بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان. لێرەوە داواکارین لە خەڵکی هەرێمی کوردستان کۆمەک و پێداویستیەکان بگەێنە دەستی ئێمەش بە ئامانەتەوە گەینە دەستی لێ قەوماوان و ئاوارەی هاونیشتمانیانمان. ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانی بۆ 9 شەو ڕەنگە بۆ دوای 9 شەویش بەردەوامی لە کۆکردنەوەی کۆمەکان. ئێرە بەردەم قوتابخانەی لەیلا قاسمە لە شاری کەلار بنکەی دووەمی کۆکردنەوەی کەرەستەکانە، بنکەی سەرەکی کۆکردنەوەی کەرەستەکان لە سنتەری چالاکی گەنجانی کەلارە، تەنیشت نەخۆشخانەی گشتی کەلار. تا ئێستا بەدەمەوە هاتنی خەڵک بە شێوەیەکی باش بۆ، بەڵام هیوادارین شتی زیاتر و باشتر بێنن، چون لە ڕاستیە ئەوان زۆر لەوە لێ قەوماوترن کە ئێمە ئەو شتانیان بۆ ببین.